دەسەڵاتدارانی کورد بە درێژایی تەمەنی دەسەڵاتەکەیان هەمیشە بەر لە بیرکردنەوە لە بەرژەوەندی گشتی و پاراستنی بەرژەوەندیە نەتەوەیی و نیشتیمانیەکان بیریان لە بەرژەوەندی و سوودەکانی خۆیان و حزبەکانیان کردووەتەوە و کردویانەتە پێوەر بۆ جێبەجێکردنی هەرە پرۆژە و پلانێک. یەکێک لەو پرۆژە گەورە و استراتیژی و نیشتیمانیانەی دەسەڵاتدارانی هەرێم بە درێژایی تەمەنی دەسەڵاتەکان ڕێگر بوون لە ئەنجامدان و بەرەو پێشبردننی دروستکردنی بەنداوی بێخمەیە لە شارۆچکەی خەلیفانی پارێزگای هەولێر کە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم ڕێگەیان بدایە بە دروستکردنی دوو قەیرانی گەورە و درێژخایەنی هاوڵاتیانی هەرێمیان چارەسەر دەکرد کە بریتین لە قەیرانی کارەبا و قەیرانی وشکە ساڵی و کەم ئاوی. جگەلەوەی دەبووە قەڵغانێکی گرنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرامبەر فشار و هەڕەشەکانی وڵاتانی دراوسێ بۆ گرتنەوەی ئاوە نێودەوڵەتیەکان و بەکارهێنانیان وەک کارتێکی فشار لە داهاتوودا. بەنداوی بێخما یەکێکە لە گەورەترین پرۆژە استراتیژیەکانی عێراق کە لەسەر ڕووباری زێی گەورە بنیات نراوە و زیاتر لە نیوەی سەرچاوی ئاوەکەی لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە تێی دەڕژێت و توانای لە خۆگرتنی 7 ملیار مەتر سێجە ئاوی هەیە و دەتوانرا لە ڕێگەی ئەم بەنداوەوە نزیکەی 1500 مێگاوات کارەبای خاوێن بەرهەم بێنرێت کە ئەمەش زیاترە لە نیوەی ئەو کارەبایی لە ئێستادا هەرێم بەرهەمی دەهێنێت. بەنداوەکە تا سەرەتای ساڵی 1991 لە 35 کارەکانی لەلایەن حکومەتەکانی پێشووی عێراقەوە تەواو کراوە، بەڵام لە دوای ڕاپەڕینی جەماوەری هەرێمی کوردستان و گرتنە دەستی دەسەڵات لەلایەن پارتی وێچێتیەوە سەرجەم کەلوپەل و پێداویستیەکانی بەنداوەکە ئاودی و کران و فرۆشتران. بە پێی بەڵگەنامەیەکی دەنگی کە بڵاو کراوەتەوە دکتۆر لەتیف ڕەشید پێشبوونی بە سەرۆکۆماری عێراق ڕایگەاندووە لەو کاتەدا کە ئەو وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق بووە بودجەی پێویستی بۆ تەواوکردنی بەنداوی بێخمە لەلایەن حکومەتی عێراقەوە تەرخان کردووە، بەڵام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پرۆژەکەیان ڕەت کردووەتەوە و ڕێگەیان نەداوە پرۆژەکە تەواو بکرێت. دکتۆر لەتیف ڕەشید کە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس لە دەرەوەی وڵاتەوە گەڕایەوە عێراق و ماوەی 8 ساڵ وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق بووە، لە دیمانەیەکی تەلەفۆنیدا لەگەڵ ڕۆژنامەوان و چالەکوانی کورد قادر نادر دەڵێت لەلایەن حکومەتی عێراقەوە کە ئەو کات نووری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق بووە بودجەی پێویستی بۆ تەواوکردنی بەنداوی بێخمە ئامادە کردووە کە بە پێی زانیاریەکانی پێیان بودجەکە زیاتر لە 5 ملیار دۆلار بووە، بەڵام بە وتەی خۆی دەستپێکردنەوەی کارکردن لە بەنداوەکەدا پێویستی بە ڕەزامەندی دەسەڵاتدارانی هەرێم بووە و ئەوانیش ڕەتیان کردوێتەوە ڕێگا بە تەواوکردنی بدەن. ئەمەش لە کاتێکدا مەبەستی سەرەکی دروستکردنی بەنداوی بێخمە خۆی لە کۆکردنەوەی ئاو بەرهەمێنانی وزەی کارەبا و نەهێشتنی مەترسی لافاودا دەبینیەوە. سەرەڕای ئەوەی ناوچەکەی دەکردە ناوچەیەکی گەشتیاری و کشتتوکاڵی گرنگ و کوردستان و عێراقیش بە تەواتی لە هەڕەشەکانی تورکیا و ئێران لەبارەی ئاوەوە دەرباز دەکات. تاکە بیانووی دەسەڵاتدارانی هەرێم و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان بۆ ڕێگریکردن لە دروستکردنی بەنداوەکە ژێر ئاوکەوتنی زەوی چەند گوندێکە کە حکومەتی عێراق ئامادەی دەربڕیوە قەرەبووی خاوەنەکانیان بکاتەوە، بەڵام ئەو بیانوانەی لە پشت ڕێگریەکەون لەوە قوڵترن و خۆیان لە فشارەکانی تورکیا و ترسی پارتی لە چالاکیەکانی پەکەکەدا دەبینێتەوە. هەرەمەش وای کردووە پارتی لە ساڵانی ڕابردوودا بە تەواوی ڕێڕەوی ئاوی زەی گەورە بگۆڕێت و خەونی دروستکردنی بەنداوەکە بە تەواوی لەبار بەرێت.